ئەو کچە کوردەی سەدام حوسێنی ناچار کرد بچێتە زیندان. دایکی کیژەکە دەڵێت درەنگانی شەو بوو، هێزێکی زۆری چەکدار ئەڵیان کوتایە سەرماڵمان و پرسیاری لەیلایان کرد. لەیلاش هاتوو خۆی پێناساندن، وتی من لەیلام، بەڵام باوەڕیان پێ نەکرد و گوتیان تۆ لەیلانیت. لەیلا سەرۆک سەدام و هەموو حکومەتی تووڕە کردووە. دواتر لەیلا نازنامەی زانکۆی پیشاندان، اینجا باوەڕیان کرد و بە بیانین لێکۆڵینەوە و پرسیارکردن لێی دەستگیریان کرد. ئەو کیچە کووردە لەیلا قاسم بوو. لە خانەقین لە ساڵی 1952 لەیلا لە دایک بوو. لەیلا چالەگوانێکی سیاسی و کورتپەروەرێکی ڕاستەقینە بوو. لە پاڵەوەشدا خوێندکار بوو لە زانکۆی بەغداد. ئەواڵی چالاکیەکانی گەیشتووەتەوە بە سەدام حوسێن و هەرزوو ئەوڵی لە ناوبردنی داوە. لە ئەڵمەتێکی ساڵی 1974دا لەیلا و 4 لە هاوڕێکانی دەستگیر دەکرێن. پاژەوەی بەعس دڵنیا دەبێتەوە کە ناتوانێت لەیلا لە خەباتی خۆی پاشگەز بکاتەوە. سەدام حوسێن ناچار دەبێت خۆی بچێت بۆ زیندانەکە بۆ لای. لەیلا لە کۆتاییەکانی تەمەنیدا لە زیندانی ئەبوو غرێب دەست بەسەر بوو. ڕۆژێک دایکی سەردانی دەکا و لەیلا بە دایکی دەڵێت سەدام حوسێن سەردانی کردم. سەدام پێی گوتم چیت دەوێت بۆت دەکەم و داوای لێکردم پەشیمان ببمەوە. لە بەرامبەردا نەکەر ئازادم دەکات، بەڵکو چیم بوێت بۆ خۆم و خێزانەکەم دەیکات. منیش پێم وت با پێت بڵێم من کوردم و کوردستانیم. سەدام تووڕە بوو، وتی بەخودا ئیعدامت دەکەم، بەخودا چاوت دەردەهێنم. منیش وەڵامم دایەوە و پێم وت من بکوژن، بەڵام ئەو ڕاستیە بزانن کە بە کوشتنی من هەزاران کورد لە خەوی گران بە ئاگاتێن. سەدام سوێندەکەی ناشکێنێت و لە هەمان ساڵدا لەیلا و هاوڕێکانی لە هەمان زیندان لە سێدارە دەدات. بەڵام چەندین خانەوادەی کورد باش ئەم ڕووداوە وەک وەفایەک کیژەکانی خۆیان ناونا لەیلا و وایان کرد چیرۆک و ناوی لەیلا بۆ هەمیشە لە ناوماندا بە زیندووی بمێنێتەوە.